ئیمامی حوزەیفەی کوڕی یەمان ڕەزای خوا لێ بێ دەفەرمێت ئەمانەت لە سەردەمی کۆتایی آخر زمانە کاتێک کە ئینسان بەرەو قیامەت دەڕوات لە قیامەت نزیک دەبینەوە ئەفەرمێ ئەمانەت ناو خەڵکی هەڵەگیرێ بەرزە بێتەوە نامێنێ بە چ جۆرێک ئەفەرمێ لە دڵی خەڵکیە ئەمانەت و سیقە و متمانە نامێنێ ئیلا شوێنەوارەکەی نەبێ حتا دەڵێن لە بنەماڵی فڵان کەسە کەسێکی سیقە هەیە سبحان الله وای لێ دێت ئەمڕۆ وای لێ هاتوو یعنی بگەڕێ یعنی جاری وای ئیشێکت هەیە ئەڕوویتە شوێنێک ئەڵێ بۆ نمونە ئەچی کاکە سیارەکەم تەواو نییە ئەبێ بگەڕێ بزانم فیتەرێکی سیقەم دەسەکەوێ ئەبێ بگەڕێ نەخۆشی دکتۆرێکم دەسەکەوێ سیقەم پێی بێ ئیشێکم هەیە نەفەرێکی سیقە هەیە لەگەڵی هەڵسوکەوت کەم زۆر کەمە ئیمامی حوزەیفە ڕەزای خوا لێ بێ فەرمووی وای لێدی ئەو کەسەی سیقە بێ و جێگەی متمانە بێ و ئەمانەت پارێز بێ دەڵێن لە بنەماڵی فڵان کەسە کەسێکی سیقە هەیە ئەوەندە خەڵکی بێ سیقە دەبێ پەنا بەخوای گەورە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەو دەچین کوا باو باپیری ئێمە وەکو خەڵکی ئەمڕۆ خیانەتکار بوون کوا باو باپیری ئێمە وەکو ئێمە دەم شڕ بن و زۆربەی خەڵکی دەڵێم کە پەنا بەخوای گەورە دەمی ناوەستێ ژنێکە دەڕوات هەرچی نهێنی ماڵەکەی خۆی هەیە بۆ پیاوی خەڵکی بۆ پیاوی بێگانە باسێکە پیاوێک هەرچی نهێنی ماڵی خۆی و خێزانی ئەچێ بۆ ژنی خەڵکی باسەکات باسی دەکەی دەڵێ خوشکەکەم کێشەیەک ڕووی داوە شتێک ڕووی داوە لەناو خەڵکیە بەڵاوێکاتەوە بینی خۆمان بێ بینی خۆمان بێ بەڵاوە بێتەوە بەناو شارە قسەکەوتە زارێکەوێتە شارێ ئەمانەت پارێز بە ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ کاتێک کە موسڵمان بوو حەزی کرد بڵاو بێتەوە فەرمی چۆن بڵاو بێت وتیان بە فڵان کەس بڵێ یەکسەر ئیعلانێکە چوو بە فڵان کەسی وتی موسڵمان بوومە یەکسەر ناو شاری مەکا بڵاوی کردەوە هەندێک کەسی دە ئێمە وای لێ هاتووە بۆیە پاراستنی ئەمانەت نیشانەی ئیمانداریە نەپاراستنی ئەمانەت نیشانەی هاتنی قیامەت و نیشانەی منافقیە هەر کاتێ ئەمانەت دەجێی خۆیان نەما ئەو کاتە چاوەڕێ بکەین کە ڕۆژی قیامەت بێت بۆیە ئینشاءڵڵا کەسێک شتێکی لاباسکردن بە ئەمانەت وەکو صفەتی ئیماندار نەبێ باسیکەی صفەتی منافقە کە ئینسان بیدرکێنێت مادەم وتی ئەمانەت بێ لای تۆ بە ئیزنی خوا هەڵدەین ئەم نیشانە پیسانە با لە ئێمەدا نەبێ نیشانەی جوانمان تیا بێ ڕازگۆ بین دەستپاک بین دەمپاک بین خیانەتکار نەبین